بینەرانی ئازیز لەم بەشەی بەرنامەکانماندا سەرنجتان بۆ بیستنی بابەتێکی کورد ڕاجەکێشم لەژێر ناوی خەبات لە پێش تەلبەنجەکانی زیندانەوە. لەگەڵمان بن. لە سەروبەندی ڕۆژی جیهانی خەبات دژ بە سزای لە سێدەڕەدان کەمپەینی سێشەمەکانی نابۆ ئەعدام لە 22 زیندان لە شارە جۆراوجۆرەکانی وڵات پێناوەتە ناو 37ەمین هەفتەی مانگرتن لە خواردن. حکوومەتی سێدارە لە ئێران بە مەبەستی پێشگرتن لە ناڕزایەتی جەماوەریەکان ماشینی ئەعدام و کوشتاری خۆی خێراتر کردووە. تەنیا لە ڕۆژەکانی 10 و 11 ڕەزبەردا 30 کەس لە زیندانە جۆراوجۆرەکانی وڵاتدا لە سێدارە دراون کە 3 کەسیان ژن بوون و زیندانیەکیش بە ناوی مەحموود دێهمەردە کە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا بوو بەهۆی جەڵتەی دڵ و نەبوونی چاودێری پزیشکیەوە لە زیندانی زابۆلگیانی لەدەستا. لە هەفتەی ڕابردوودا زیندانیەکی سیاسی بە ناوی حەمید حسین نەژاد حەیدەرانلو لەلایەن زادگای شەڕۆشی ورمێوە حکمی ئەعدامی بەسەردا سەپێنرا. ئەم زیندانیا لە مانگی خاکەلێوەی ساڵی 1402 دەست بەسەرە و لە ژێر ئەشکەنجەدا ناچار بە دانپێدانانی زۆرم لێکراوە و بەبێ ڕەچاوکردنی لانی کەمی مافی دادگاییکردنیەکی دادپەروەرانە بە تۆمەتی بەغی سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە و گیانی لە مەترسیدایە. ئێستا لە سەروبەندی ڕۆژی جیهانی خەبات دژ بە لە سێدارەدان کە لەلایەن کۆبوونەوەی گشتی نەتەوەی گرتوەکانەوە ڕاگەیەندراوە شاهدی بەکارهێنانی ئەو پەڕی توند و تیژین لەلایەن حکوومەتێکی سەدەی نێوەڕاستیەوە کە زیندانیەکان لە بەرچاوی خەڵک لە سێدارە دەدات و لە بابەت بەکردەوە دەرهاتنی سزای لە سێدارەدان لە پلەی یەکەمی جیهانیدایە. بە جۆرێک کە لە سەرەتای ساڵی 1403 تا ئێستا نزیکەی 450 کەسی لە سێدارەداوە. ئەوە لە کاتێکدایەکە زۆرێک لە وڵاتانی جیهان سزای لە سێدارەدانیان لە وڵاتەکەیان هەڵوەشاندوێتەوە یان لە هۆڵی هەڵوەشانەوەیدان. لەم ڕووەوە کەمپەینی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان داوا لە دامەزراوە و ئۆرگانە سیاسی مەدەنی و مافی مرۆیە سەربەخۆ و ناوخۆیی و نێنۆتەوەیەکان دەکات کە لە پێناو ڕزگارکردنی گیانی ئەو کەسانەی کە لە ئێران سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە وێڕای پشتیوانیکردن لەم کەمپەینە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بکەن کە بەرپرسانی ئەم ڕژیمە بە تاوانی زیاتر لە 14 جینایەت لە دژی مرۆڤایەتی و کوشتار و لە سێدارەدانی زیندانیان ئیدانە و شەرمەزار بکەن. ئەو زیندانانەی کە تیایاندا ئەندامی کەمپەینی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان ڕۆژی 7 ڕەزبەری 1403 دەستیاندایە مانگرتن لە خواردن بریتین لە زیندانی ئێڤین بەندی 4 و 8 ژنان، زیندانی قزل حەسار 1 3 و 4، زیندانی ناوەندی کەراج، زیندانی تارانی گەورە، زیندانی خۆڕەماباد، زیندانی عێراق، زیندانی ئەسەداباد، ئیسفەهان، زیندانی نیزامی شیراز، زیندانی بەم، زیندانی مەشهەد، زیندانی لاکانی ڕەشت بەندی ژنان و پیاوان، زیندانی قایمشار، زیندانی ئەردەبیل، زیندانی تەورێز، زیندانی ئۆرمێ، زیندانی سەڵماس، زیندانی خۆی، زیندانی نەغەدا، زیندانی سەقز، زیندانی بانا، زیندانی مەریوان و زیندانی کامێران.